پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند هەوڵێک لە ئارادایە بۆ هاندان و هێرشکردنە سەر بارەگاکانیان و دەڵێت هەوڵێکی تێکدەرانەیە و چاوپۆشی لێ ناکەن. دوو چەکداری هەڵاتووی داعش کە لە مێحوەری کەرکووک خۆیان ڕادەستی پێشمەرگە کردبوو چیرۆکەکانیان بۆ NRT دەگێڕنەوە. سەرۆکی پەرلەمانی ئەوروپا بە NRT ڕاگەیاند پەرلەمانی ئەوروپا بەوردی چاودێری پرسی کورد دەکات. ڕێکراوی پزیشکانی بێسنوور ئاشکرای کرد لە ساڵی ڕابردوودا لە سووریا 7,000 کەس کوژراون و 155,000 کەسی دیکەش بریندار بوون کە زۆربەیان ژن و منداڵ بوون. This is NRT News. سڵاوتان لێبێت. پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند هەوڵێکی تێکدەرانە لە ئارادایە بۆ هاندان و هێرشکردنە سەر بارەگاکانیان و دەڵێت هەوڵێکی تێکدەرانەیە و چاوپۆشی لێ ناکەن و بۆ مەرامی هەندێک خەڵک و لایەنی دەرەوەی باشووری کوردستانە. ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی کۆبەوە و لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیان لەلایەن هەندێک لایەنی دەرەوەی باشووری کوردستان هەوڵێک لە ئارادایە بۆ هەوڵدان بۆ هێرشکردنە سەر بارەگاکانیان بە مەبەستی ئاڵۆزکردنی بارودۆخەکە، بەڵام هیچ ئاماژەیەکی بە ناوی ئەو لایەنانە نەکردووە. سەبارەت بە بڕیاری ئەم دوایەی بارزانی بۆ چاکسازی لە حکوومەت و پارتیدا ئەنجومەنی سەرکردایەتی پارتی پشتیوانی خۆی بۆ بڕیارەکە ڕاگەیاند و ئاماژەی بۆ کرد ڕێخستنەوەی کاروباری کارگەڕی و دارایی لە ناو پارتیدا بە هەنگاوێکی پێویست بۆ پتر بەدیهێنانی دادپەروەری و شەفافیەت دەزانرێت. حکوومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی لەسەر هەڕەشەکانی پەکەکە بۆ سەر ڕێکەوتنی هەناردەی غازی هەرێم بۆ تورکیا بڵاو کردەوە و ڕایگەیاند هەڕەشەکانی پەکەکە دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە و هیوادارن بە خۆیان دابچنەوە. حکوومەتی هەرێم ڕاشی گەیاندووە بە توندی ئیدانەی ئەو لێدوانانەی بەرپرسانی پەکەکە دەکەن کە هەڕەشە لە گواستنەوەی غازی هەرێم دەکەن بۆ تورکیا. حکوومەتی هەرێم دەڵێت هەر کارێک بۆ ڕێگریکردن لە هەوڵەکانیان بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی دوژمنایەتیکردنی ڕاستە و خۆی خەڵکی کوردستانە. هاوکات وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کرد بەهۆی تەقاندنەوەی بۆری گواستنەوەی نەوتی هەرێم بۆ بەندەری جەیهان لە پارێزگای ئۆرفا لە ڕۆژی سێشەمەوە هەناردەی نەوتی هەرێم وەستاوە و داواش لە حکوومەتی تورکیا دەکات بۆری گواستنەوەی نەوتی هەرێم بپارێزێت. دوێنێ پەکەکە هەڕەشەی لە ڕێکەوتنی نێوان هەرێم و تورکیا کرد بۆ گواستنەوەی غازی سروشتی و ڕایگەیاند ڕێگە بە هیچ ڕێکەوتنێک نادەن تورکیا بەهێز بکات. ئاژانسی ئەسۆشیتد پرێس لە چەند سەرچاوەیەکی سەربازی و پزیشکیەوە بڵاوی کردەوە کە هێزەکانی پێشمەرگە چەکدارانی داعشیان بە بەکارهێنانی مادەی کیمیایی تۆمەتبار کردووە لە نزیک شەنگال و بەهۆی ئەو مادانەوە 30 پێشمەرگە بریندار بوون. ئاژانسەکە لە ئازاری پزیشکێک لە نەخۆشخانەی فێرکاری ئازادی لە شاری دهۆک بڵاوی کردەوە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو 9 پێشمەرگەی بریندار گەێنراونەتە نەخۆشخانەکە کە نیشانەی دڵتێکەڵاتن و ڕشانەوەیان تێدا بەدی کراوە لەگەڵ توندی هەناسە و خورانی لەشیاندا. پزیشکەکەی نەخۆشخانەی فێرکاری دهۆک کە ناوی ئەفراسیاب مۆسایە ئاماژەی بۆش کردووە کە بە پێی نیشانەکان مادەی کلۆر لەو چەکانەدا بەکار هاتووە کە پێشمەرگەکانی پێ بریندار بووە. جەختیشی کردوێتەوە کە دەبێت لێ کۆڵینەوە و شیکاری زیاتر بۆ ڕاستی ئەو بابەتە ئەنجام بدرێت. ئاژانسی ئەسۆشیتد پرێس بڵاویشی کردوێتەوە لە ئێستادا پێشمەرگەکان چارەسەری پێویستیان بۆ کراوە و نەخۆشخانەیان جێهێشتووە. هاوکات جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بە NRT ڕاگەیاند ئاگاداری ئەو زانیاریانە نین کە ئاژانسی ئەسۆشیتد پرێس بڵاوی کردوێتەوە. ئەوە لە کاتێکدایە پێشتر بەرپرسانی هەرێم ڕایان گەیاندەبوو داعش چەند جارێک مادەی کیمیایی دژی پێشمەرگە بەکارهێناوە. دووشەمەی ڕابردووش ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیاوی پشت ڕاستی کردەوە کە چەکدارانی داعش لە شەڕێکدا لە ئابی ساڵی ڕابردوو لە باشووری ڕۆژ ئاوای شاری هەولێر گازی قەدەغەکراوی خەردەلیان لە دژی هێزەکانی پێشمەرگە بەکارهێناوە.
ڕێکخراوی پزیشکانی بێسنوور ئاشکرای کرد لە ساڵی ڕابردوودا لە سووریا 7,000 کەس کوژراون و 155,000 کەسی دیکەش بریندار بوون کە زۆربەیان ژن و منداڵن. ڕێکخراوەکە لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە بەهۆی هێرشی فڕۆکەکان و تۆپبارانەکانەوە لە سووریادا 12 ناوەندی تەندروستی خاپوور بوون و 81 کەس لە تیمە پزیشکەکانیان کوژرا و بریندار بوون. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوەش کراوە بەهۆی ئۆپەراسیۆنە سەربازیەکان و دەستوەردانی سەربازی رووسیا و بەریتانیا و فەڕەنسا ڕێژەی کوژراوان و بریندارەکان بەرز بۆتەوە. ڕێکخراوی پزیشکانی بێسنوور ڕاشی گەیاندووە هەفتەی ڕابردوو 5 بنکەی تەندروستی و 2 خوێندنگا لە حەڵەب و ئیدلیب کەوتوونەتە بەر هێرشی موشکیەوە و بەوەیەوە نزیکەی 50 کەس کوژراون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. ڕێکخراوەکە ئاماژەی بۆش کردووە پێشێرکردنی یاسا نێودەوڵەتیەکان و نەپاراستنی هاوڵاتیانی مەدەنی لە شەڕی سووریادا بەردەوامە و بەشێک لە هێرشەکان بە ئەنقەست دەکرێنە سەر نەخۆشخانە و خوێندنگا و زانکۆ و بازاڕەکان. سەرۆکی پەرلەمانی ئەوروپا لە لێدوانێکیدا بۆ ئێنارتی ڕایگەیان هیچ شوێنێک هێندەی یەکێتی ئەوروپا بایەخ بە مەسەلەی کورد نادات. لە وەڵامی پرسیاری پەیامنێری ئێنارتیدا سەبارەت بە بارودۆخی باکووری کوردستان مارتن شۆڵز ئاماژەی بەوەش کرد یەکێتی ئەوروپا بە وردی بایەخ بە مەسەلەی کورد دەدات. لێدوانی سەرۆکی پەرلەمانی ئەوروپا لە پەراوێزی کۆبوونەوەی ئەمڕۆی سەرکردەکانی وڵاتانی ئەوروپا بوو لە برۆکسلی پایتەختی بەلجیکا کە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ کرا لەبارەی قەیرانی کۆچبەران و چارەنووسی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا. Turkey because of the important position of the country. I speak for the European Parliament. هیچ شوێنێک لە ئەوروپادا هێندەی پەرلەمانی ئەوروپا بە بایە خوردبینیەوە مەسەلەی کوردی تاوتوێ نەکردووە. سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند پێویستە ڕێکەوتنێک بکرێت لەسەر مانەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا. فرانسوا هۆلاند لە پەراوێزی کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی یەکێتی ئەوروپادا لە برۆکسل ڕایگەیاند دەبێت وڵاتانەی یاخود وڵاتانی یەکێتێکە لەسەر چەند مەرجێک ڕێک بکەون بۆ مانەوەی بەریتانیا لە ناو یەکێتێکەدا. ئاماژەی بۆش کرد هیچ دەوڵەتێک بۆی نییە تەنها مافی ڤیتۆ بەکاربهێنێت و پێویستە هەمووان هاوکار بن تا یەکێتی ئەوروپا زیاتر پێش بکەوێت. ئەمڕۆ سەرکردەکانی وڵاتانی ئەوروپا لە برۆکسلی پایتەختی بەلجیکا بۆ تاوتوێکردنی قەیرانی کۆچبەران و چارەنووسی بەریتانیا لە یەکێتیەکەدا کۆبوونەوە. پێویستە ڕێکەوتنێک ئەنجام بدرێت لەسەر مانەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا چونکە دەبێت بەریتانیا لە ناو یەکێتی ئەوروپادا بمێنێتەوە. بۆ ئەوەش دەبێت لەسەر چەند مەرجێک ڕێک بکەوێت. لە هەمان کاتدا هیچ دەوڵەتێک بۆی نییە بە تەنها مافی ڤیتۆ بەکاربهێنێت و دەبێت هاوکار بین تا یەکێتی ئەوروپا زیاتر پێش بکەوێت. بەڕای من یەکێتی ئەوروپا بمێنێتەوە باشترە و لە هەمان کاتدا پێویستە پرەنسیپە بنەڕەتیەکانی ناو یەکێتی ئەوروپا جێبەجێ بکرێن. بە شێوەیەکی گشتی بەرەو پێچوون هەبووە لە کۆبوونەوەکاندا و دەبێت هەمومان بەیەکەوە ئەوروپا پێش بخەین. بەڵێ دەچمە لای پەیامنێری نارتی بەرزان حەسەن لە برۆکسلی پایتەختی بەلجیکاوە لەگەڵمان دەبێت بەرزان لەسەر کۆبوونەوەی سەرکردەی وڵاتانی یەکێتی ئەوروپا چ زانیاریەکی نوێ هەیە یاخود جیاواز لەوەی کە ئێمە بە هەواڵ دامانە بینەران. بەڵێ دیارە لە کاتژمێر 4:45 دقیقە بە کاتی برۆکسلی پایتەختی بەلجیکاوە کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی سەرکردەی وڵاتانی ئەوروپی کە پێکاتووە لە 28 سەرکردە لێرە لە ناو باڵەخانەی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا بەردەوامی هەیە. کارزان تاوەکو ئێستا زنجیرەیەک کۆبوونەوە ئەنجام درراوە لە نێوان کۆبوونەوەکانە دیارە ڕێست ئیسراحەتیشە بۆ ناخواردنیشە بووە. لە ئێستادا دیارە کاتژمێر زیاتر لە دەیە بە کاتی برۆکسل تاوەکو ئێستا سەرکردەی وڵاتانی ئەوروپا لێرە لە کۆبوونەوەدان بۆ قسەکردن لەسەر چەند پرسێک بەتایبەت پرسی جیاکردنەوە یاخود بە ئەندامبوونی یاخود بەردەوامی ئەندامبوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا لەلایەک تریشەوە پرسی قەیرانی کۆچبەران و ئەمڕۆ بەتایبەت قسە کراوە گفتوگۆ کراوە سەبارەت بەم دوو پرسە و تاوەکو ئێستاش بەردەوامە و تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نەدراوە
بڕیاریشە کۆبوونەوەکە سبەش بەردەوامیەوە پێدەچێت بە پێوتەی دیارە ئەمڕۆ ژمارەیەک لە سەرکردەکان هەرێک لە فرانسا و هۆڵاند سەرۆکی فەڕەنسا ئەنجێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا لە لایەک ترەوە سەرۆکی پەرلەمان تایبەت بۆ NRT قسەی کرد پێچێت سبەی پرسەکان یەکلایی بکرێتەوە بەڵام دیارە ئەمڕۆ زیاتر مناقەشە و گفتوگۆیە لە ئێستادا هاوکارم سەرنگ حارز لە تەنیشمە دیارە بە پرسی نووسنگەی NRT لە لەندەن ئەمانەوێت زیاتر گفتوگویەکی کورد بکەین سەبارەت بە ئەم کۆبوونەوەانە کە تاوەکو ئێستا درەنگانی شەو بەردەوام و پێچێت تا کاژمێر 11 و 12 شەویش بەردەوام بێت ئەو کاتە ئێوە پێچە کارزان خەوت بن بۆچوونی تۆ سەرنگ ینی بۆچی ئەم کۆبوونەوەانە بەو شێوە درێژە بنەوە ینی ڕاستە دیارەوەکەوەی کە ئێمڕۆ جۆمان لێ بۆ هەم لە وتەبێژی ئەنجومەنی ئەوروپا هەم لە سەرۆکی پەرلەمانی ئەوروپا ئەو پرسانی کە لە ئێستادا باسەکرێن پرسی وجودین واتە پرسی زۆ گرنگن کە تایبەتن بە چارنووسی ئەوروپا لەلایەک مەسەلەی مانەوە و دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا لەلایەکی دیکەشەوە مەسەلەی کۆچ کە ئێستا ڕوبەڕووی ئەوروپا دەبێتەوە قەیرانی کۆچ هەردووکیان پرسی زۆر گرنگن بۆیە لە ڕاستیدا کاتی زۆر پێدەچێت ئەوەی پەیوەندی بە مەسەلەی بەریتانیاەوە هەیە بڕیارە ئەم دوو ڕۆژە یەکلایی بکرێتەوە واتە پرسێکی یەکلایی کەرەوەی ئەم کۆبنەوەیشی یەکلایی کەرەوەیە بۆ هەر 28 سەرکردەکەی وڵاتانی یەکێتی ئەوروپا دیارە ئەمە ژوا دەکات کاڵۆز بێ 5 خاڵ هەیە کە لەسەری کۆک نین واتە کێشەی لەسەر یاخود لەسەری ڕێنەکەوتون لەبەر مەسەلەی وردی و مەسەلی یاسایی و خاڵانە ئەو یەکیان پەیوەندی بەس ئەوە هەیە کە لە گرێبەستی یەکێتی ئەوروپادا هاتووە کە ئەم یەکێتیە بەرە هەتاوکو بێن نزیکتر دەبێتەوە لە یەکتر بەریتانیا دەیەوێت ئەمە بگۆڕ یاخود لەم بێتە دەرەوە لەلایەکی دیکەوە بازەوە کرێ کە بازاری بەریتانیا تەنها بازاری ئەوروپا تەنها یۆرۆ دراوی سەرەکی نییە بەڵکو پاوەن و دراوی دیکەشی هەیە واتە کۆمەڵی پرسی کە تایبەتە بە مەسەلەی یاسایی یاخود مەسەلەی ئابوووریەوە تا ئێستا یەکلایی نەبووتەوە بۆیە پێدەچێت کە کاتی زیاتر پێ بچێ و لە کاتیشی سبەی نێژ هەر گفتوگۆکان بەردەوام دەبن و بە هیوای ئەوەی بگەنە ڕێکەوتنێک ئەگەر بێت و بگەنە ڕێکەوتنێک دێڤید کامێرۆن دەگەڕێتەوە بەریتانیا و لەگەڵ کۆبنەوەیکی کتوپڕ لەگەڵ وەزیرەکانی خۆیدا ئەنجام دەدا و لە ئەنجامی و کۆبنەوەیدا وەزیرەکان دەتوانن هەڵوێز خۆیان یەکلایی بکەنەوە کە ئایا پشتگیری مانەوەی هاتن دەرەوە دەکەن ئەگەر بێت و ڕێبکەون ئەوە حکوومەتی بەریتانیا بە فەرمی پشتگیری مانەوە دەکات واتە ڕێفراندۆم هەرە جان دەدرێ ئەومان لات بێ واتە ئەمە ڕێبکەون یا ڕێنەکەون ڕێفراندۆمێک هەر ئەنجام دەدرێ بەڵام ئەنجامی ئەم کۆبنەوەیە ئەوە دیاری دەکات کە حکوومەتی بەریتانیا پشتگیری مانەوە دەکات چوونە دەرەوە واگەر بێت و باشە سەرهەنگ تۆ جۆ لە منە زۆری هەیە کە هەم دێڤید کامێرۆن هەم حیزبەکەی پشتگیریەوە بکە کارزان من جۆ بێت لە جەنابتە باشە هەر کامتان وەڵامم بنەوە سەرهەنگ وەکو بەرپرسی NRT لە نووسنگەی NRT لە لەندەن یان تۆ دەمێ بزانم بۆچی لە پای گفتوگۆکان لەسەر ئەو هەموو بابەتی کە ئێستا سەرهەنگ بەشێکی باس کرد زۆرتر مەسەلەی مانەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا بۆ هێدلاین بۆ بابەتێکی گەرم لە میدیا جیهانەکاندا زۆرترین قسە و باسی لەبارەوە کرا کارزان دیارە لە ماوەی ڕابردووشدا ئەمڕۆژ بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا هەروەها سەرکردەکان ئەم پرسە بە پرسێکی هەستیار ئەزانن دیارە لەبەر ئەوەی یەکێتی ئەوروپا مێژوویەکی دوور و درێژیە لە ماوەی ڕابردوو زیاتر لە 40 ساڵە بێت ئەم یەکێتیە کە زیاتر 28 وڵات پێکەوە یەک درا و هەروەها هاوڵاتیانیان ئەتوانن بەبێ ڤیزا سەردانی یەکتری بکەن کۆمەڵک شتی هاوبەشان هەیە وەکو ئابووری هاوبەش کۆمەڵک شتیان هەیە بۆیە ئەمان ترسیان لەوە هەیە ئەگەر بەریتانیا داوای جیابوونەوە یاخود ئەگەر بەریتانیا جیابێتە ئەوە پێچێت کۆمەڵک وڵاتی تر وەکو ئەڵمانیا وڵاتانی زلێزی وەکو فەڕەنسا داوا بکە من ئەمەوێت دیارە مناقەشەکە بگوازمەوە بۆ هاوکارم سەرنگ باشە باوەش بزانم زۆرترین گفتوگۆکان لە کۆبوونەوەی سەرکردەی وڵاتانی جیهاندا یاخود سەرکردەی وڵاتانی یەکێتی ئەوروپادا ئەو بابەتە بردی ڕاستە دیارە بەریتانیا بە پێی هەم مێژووی بەریتانیا مێژووی درێژی بەریتانیا هەم شوێنی جوگرافی بەریتانیا کە بە ئاو جای دەکاتەوە لە ئەوروپا و هەروە مێژووی بەریتانیا کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە ئەمریکا لە ڕاستیدا هاوپەیمانێکی نزیشی بوو وای کردووە کە هەست بکە دوورە لە یەکێتی لە ئەوروپا بەڵام دیارە بنەمای
یەکێتی ئەوروپاوەیە کە لە دوای ئەم دوو جەنگی جیهانیەوە ویستوانە بەیەکەوە یەکێتی دروستکەن بۆ ئەوەی کە تووشی شەڕی لەو جۆرە نەبنەوە تووشی کێشەی لەو جۆرە نەبنەوە هەستیان کردووە نزیکبوونەوە لە یەکتر و بوون بە یەک وڵات لەوە دووریان نەخاتەوە بەڵام بەریتانیا ئەم هەستەی لایەنە من لایەکی دیکەوە دیارە خەڵکی بەریتانیا پێی وایە لەبەر ئابووری بەهێزی بەریتانیا لەبەر هەستی ناسنامەی خەڵکی بەریتانیا پێیان وایە کە ئەوان دەیانەوێت ناسنامەیەکی تایبەتیان هەبێ و مێژوویەکی تایبەتیشان هەیە بۆیە دەیانەوێت خۆیان بە دوور بگرن لە بە ئەوروپی بوونەوە دیارە لە ئێستادا دەیڤید کامێرۆن لە پارساڵ لە بانک لە کاتی هەڵبژاردنەکاندا باسیەوەی کرد کە ئەو ڕفراندۆمێک ئەنجام دەدا کە خەڵکی بەریتانیا بڕیار بدا دیارە بڕیار بدا لەسەر چی لەسەرەوەی کە ئایا دەیەوێت لە یەکێتی ئەوروپا بمێنێتەوە یان نە و لەسەر چ بنەمایەک لەگەڵ ئەوروپادا بمێنێتەوە واتە ڕەنگە لەگەڵ ئەوروپادا بمێنێتەوە بەڵام دەیەوێت هەندێک گۆڕانکاری بکە وەکو تۆ باسی کرد مەترسی ئەویان هەیە گەر بێت و گۆڕانکاری ئەنجام بدرێت لە گرێبەستەکانی یەکێتی ئەوروپادا مەترسیەوە هەیە نەک جیابوونەوە بەڵکو هەر ئەو گۆڕانکاران بێتە هۆیەوەی کە وڵاتانی دیکەش گۆڕانکاری بەسەرا بێ واتە لە ئێستادا ئەم پرسیشی گرنگە بۆیە ئەمە چارە نووسسازە بۆ ئەوروپا بەتایبەتی لە ئێستادا کە قەیرانی کۆچوای کردووە لە لایشی دیکەوە سنوورەکانی ئەوروپا و خاتە ژێر مەترسیەوە واتە لە ئێستادا پرسی یاخود ئەوروپا لە هەموو کازیاتر لە ژێر پرسیاردایە بەڵام بیرمان نەچێ سەرنگ دیارە لە ئەجەنداکە باز لەوە کرێت ئەگەر ئەمڕۆ یاخود سبەی سەرکردەی وڵاتانی ئەوروپا کە پێکاتەوە لە 28 وڵات ڕێک نەکەون دیارە کۆبوونەوەکە هەڵاگیرێت بۆ مانگی داهاتوو بۆچی ئەم ئەگەرایان داناوە ینی بەڵێ دیارە بێگومان ئەگەر بێت و ڕێنەکە و نەتوان بکەونە ڕێکەوتن هەوڵێکی ترە دەن هەوڵێکی تر هەوڵێکی تر دەن کە هەرچۆنێ بێ ئەو لایەنان ڕازی بکەن کە ڕازین بۆ من لە ئێستادا مەسەلەی وڵاتانی خۆرڵاتی ئەوروپا کە پێیان وایە ئەو هاوڵاتیانیان کە لە بەریتانە کار دەکەن ئەگەر بێتەوە گۆڕانکاریانە بکرێ خزمە گوزاری یاخود یارمەتیانی کە پێیان دەدرێ کەم دەکرێتەوە هەروە مەسەلەی فەڕەنسا کە نایەوێ شاری لەندەن پێگەیەکی تایبەتی هەبێ لە ڕووی بازرگانی و ئابووریەوە واتە لە ئێستادا هەندێک تەحەفوزێ لەلایەن ئەم وڵاتانەوە دیارە هەوڵێکی تر دەدەن کە ئەو وڵاتانە ڕازی بکەن یاخود بگەنە ڕێکەوتنیشی ورتر بەڵام دیارە ئەمەش کاریگەری لە ناو خۆی بەریتانیادا کاریگەری ئەوەی دەبێگەر بێت و نەگەنە ڕێکەوتن هەندێک لەلایەنەکان ئەگەری ئەوەی هەیە پشگیری بانگشەی جیابوونەوە بکەن یەکێ لەوانە مێری لەندەن یاخود مەحافزی شاری پارێزگاری لەندەن کە ئەگەری ئەوەی هەیە پشگیری لە جیابوونەوە بکە ئەگەر بێتەوە پشگیری لە جیابوونەوە بکە و کەسێکی ناساو کەسێکی بەتوانە ئەگەری ئەوەی هەیە لە ڕفراندۆمە جیابوونەوە ڕوو بدا ئەگەر بێت ئەم ڕێکەوتن ئەنجام دەدرێتەوە لە ئێستادا کەس دڵنیان نییە لەوەی کە ئایا بە چه ئاراستەیەک ئاڕوە ڕاستە بەڵام هەروەها لەماوە کۆبوونەکانی لەماوەی ڕابردووە کۆبوونەوەی لوتکەی وڵاتانی ئەوروپی زۆربەی جار تەرکیزەکرا سەر قەیرانی کۆچبەران بەڵام لە ئێستادا لەبەرەوەی دەڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا زنجیرەیە کۆبوونەوەی ئەنجامدا لە هەفتەی ڕابردوو دیارە هەریەک لە ئەڵمانیا بوو لە فەڕەنسا بوو ئەمە وای کردووە کە زەختێکی زۆر دروستکە لەسەر بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی کە بەجددی ئەم بابەتە وەرگرن دیارە تۆش لەگەڵەوەی بێگومان بەڵام ئەوەی کە پەیوەندی ئەمڕۆ قسەمان لەگەڵ وتەبێژی فەرمیدا کە لێرە باسییان لەوە کرد کە مەسلەی پرسی کۆچ هەمان گرنگی هەیە بەڵام بۆیە لە ئێستادا هێندە باخی پێنادرێ هەندەی مەسلەی بەرتان لەبەرەوەی چارەنووساز نییە بەریتانیا بەڵکو ئەم مەسلەیە ئەم کۆبنەوەی تایبەت بە کۆچ ئەوەیە کە قسە لەسەرەوە دەکەن ئایا ئەو پلانانەی کە پێشتر بڕیارە لەسەرداوە تا چەند جێبەجێکراون وەروەها زەمینە خۆشکەم بۆ پلانی داهاتوواتە مانگی سێ لوتکەی کۆبنەوەی لوتکەی داهاتوو بڕیار دەدەنواتە بواریان زیاترێ هەروەها لە بڕووی بڕیارەکان لەم ماوەیەدا دراون هێشتا ناتوان بزانایە چەند ئەنجامینەوە بەڵام حەزەکەمەوە بڵم لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا سەرۆکی پەرلەمانی ئەوروپا باسی لەوە کرد کە ڕەخنەی لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا کرد کە وەکو پێویست ئەو کۆچبەرانە وەرناگرن ئەمەش وای کردووە کە کێشەکە چارەسەر نەکا واتە کێشەکە لەوایە کە لە ئێستادا وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپادا هەر کەسە دەیەوێت هەندێک لە وڵاتان دەیانێت خۆیان لەو بەرپرسیارەتە بدزنەوە ئەمەش دیارە کێشەیەکی ئاڵۆزە لە بەروی 28 وڵات پێکەوە بڕیاردانێک بۆیان زەحمەتە وەک دەزانی زۆر ڕاستە کارزان هەروەها بیرتان نەچێت دیارە سبەش دیارە بەدەر لە قەیرانی کۆچبەران و هەروەها پرسی بەریتانیا چەند پرسێکی تر لەوانە قەیرانی سووریا و لیبیا باسی لێوە بکرێت هەروەها لەلایەکترەوە پلان و سیاسەتی ئابووری ناوچەی یۆرۆزۆن باسی لێوەکرێت ئێمە دیارە وەکو تیمی ڕۆژنامەوانی NRT بەردەوام سات بە سات زانیارەکان بۆ ئێوەی یاخو بۆ ئێوە هەروە بۆ بینەرانی NRT ئەگوازینەوە سوپاس بۆ بەرزان و سەرهەنگ پەیامنێر و نێردراوی ئێمە لە برۆکسل سوپاسانەکەم بەڵێ دەچمە نیویۆرک بۆ لای پەیامنێرمان هونەر ئەنوەر زانیاری نوێی لایە هونەر فەرموو
سڵاتان لەبێ دوای ئەوەی کە پاپای ڤاتیکان سەردانی وڵاتی مەکسیکی کرد وڵاتی مەکسیک کە وڵاتێکی دراوسەیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دۆناڵد ترامپ کاندیدی سەرۆکایەتی لە پارتی کۆماریەکان ڕخنەکانی ئاراستەی ئەم جارە پاپا کرد بەوەی کە پاپای بەوە ناوبرد کە پاپایەکی سیاسیە لە وەڵامی ئەم ڕخنەی دۆناڵد ترامپدا پاپا ئاماژەی بەوە کرد کە دۆناڵد ترامپ لە کاتێکە بانگەشەی ئەوە دەکات کە دیوارێک لە نێوان وڵاتی ئەمریکا و مەکسیک دروستکە بۆ ڕێگریکردن لە کۆچبەرانی نایاسایی پاپا ئاماژەی بەوە کرد کە ئەمە هەڵوێستێکی مەسیحیانە نییە بەڵکو ئەوەی مەسیح کاتی خۆی بانگەشەی بۆ کردووە بریتیوە بە لەوەی کە پردی پەیوەندی لە نێوان خەڵکدا دروستکە نەک دیوار ئەمە ڕخنەیەکی زۆری لەلایەن با بڵێن پشتگیریکارانی پاپاوە بۆ ترامپ دروست کردووە چکە ترامپ پێشوەخت بەردەوام بانگەشەیەوە دەکات کە هاتوو لە کاتێکا بوو بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 11 ملیۆن باڵین کۆچبەری نایاسایی کە لە ئێستا لە ئەمریکان دەنێرێتەوە وڵاتەکانی خۆیان و بە ڕای زۆرێک لە چاودێرانی سیاسی ئەمە زۆر واقعی نییە چونکە ناتوان لە 11 ملیۆن کەس کە لە ئێستا لە ئەمریکان بەرێنێرەوە بۆ وڵاتی خۆیان وەرە دۆناڵد ترامپ بۆ ڕێگریکردنی زیاتر لە کۆچبەرانی نایاسایی بانگەشەی ئەمە دەکات کە ئەم دیوارە دروستکات کە بە زۆرێک پێیان وایە ئەمە شتێکی زۆر ناواقعیە بەڵام پشتگیریکارانی ترامپ تا ڕادەیەک تا ئێستاش پشتگیری خۆیان بۆ ترامپ دەکەن دۆناڵد ترامپ بەوە بەناوبانگە کە پێشوەخت ڕخنی ئاراستی موسڵمانەکان هەروەها مەکسیشیەکان هەروەها کۆمەڵی خەڵکی تر بەڵام لە ئێستادا هێرشەکانی بۆ سەر پاپا دەست پێ کردووە و ئیتر نازانرێ ئایا ئەم هێرشانەی دۆناڵد ترامپ بۆ سەر پاپاوا دەکات دەنگەکانی ترامپ کەم کات یان بەرەو زیاد بوون بڕوە باشە هوەر دەمەوێت بزانم بەرپرسانی ئەمریکا یاخۆت ناوەندە میدیایەکانی ئەمریکا چی دەڵێن لەسەر دۆخی تورکیا هیچ هەڵوێستێکی نوێ هەیە بە تایبەت لە پاش تەقینەوەکەی ئەنقەرە بڵێ ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە بڵاوکراوەیەکیدا ئیدانەی تەقینەوەکانی کرد هەروەها دووپاتی کردەوە کە ئەمریکا هاوپەیمانێکی تورکیایە و تورکیا بە دەوڵەتێکی گرنگ لە ناتۆدا دیسانەوە دووپات کرایەوە سەبارەت بە بارودۆخی تورکیا بەردەوام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ تورکیا پەیوەندی هەیە بۆ توندکردنەوەی پەیوەندیەکان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ئێستاشدا کە تورکیا لەم بارودۆخەدایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاڕاستەیەکی تر ڕخنەی لە تورکیا هەیە لەبەرەوەی کە پێی وایە هێرشەکانی تورکیا بۆ سەر ئۆپۆزیسیۆنی سووریا بە جۆرێک لە جۆرەکان بۆتە هۆی دروستبوونی بارودۆخی و ناسەقەمگیری لە تورکیادا زۆر سوپاس بۆ هونەر ئەنوەر پەیامنەری ئێمە لە نیویۆرک باپێی لێدوانی هێزانەکانی شاری کەرکووک لەگەڵ هەڵاتنی بەشێک لە هاوڵاتیانی ژێردەسەڵاتی داعش لە حەویجە و دەوروبەری ژمارەیەک چەکداری داعش کە خۆیان خزاندۆتە ناو ئاوارەکانەوە دەستگیر کراون چەکدارە دەستگیرکراوەکانی داعشدانیان بەوەدا ناوە کە بەشداریان لە زۆربەی شەڕەکانی کەرکووک و تکریدا کردووە یەکێک لە چەکدارەکانی داعش دەڵێت ئێستا سەرکردەکانی داعش لە حەویجە متمانەیان بە چەکدارە بیانەکان نەماوە هەڵاتنی دانیشتوانی حەویجە و دەوروبەری لە ژێر دەسەڵاتی داعش ئەم جارە چەکدار و ئەندامانی خۆشی گرتەوە بەرپرسانی پێشمەرگە بەترسەوە پێشوازی لەو هەڵاتوانە دەکەن چونکە ترسی ئەویان هەیە چەکدارانێک کە هێشتا ئامادەن شەڕ بۆ ئەو گروپە بکەن خۆیان بخزێنە نێو ئەو هەڵاتوانەوە ئەم چەکدارانە دوای ئەوەی لە حەویجەوە بە ناوی ئاوارەوە هات نەسنووری هێزەکانی پێشمەرگە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران دواتر دانیان بەوەدا ناوە کە لە 2 ساڵی ڕابردوودا بەشداری چەندین شەڕیان کردووە دژی پێشمەرگە و سوپای عێراق لە کەرکووک و تکریت ئەو چەکدارانە ئامادە بوون قسە بۆ ئێنارتی بکەن لە قسەکانیاندا چەندین هێنی ژێر دەسەڵاتی داعشیان ئاشکرا کرد کە بەرچاوترین یان ئەوەیە چەکدارانی بیانی ناو داعش لە حەویجە نەماون چونکە لە ئۆپراسیۆنە تایبەتەکانی سوپای ئەمریکا کە سەربازانی بەفرۆکە ناردە خوارەوە دوای دەستگیرکردنیان ئەوانیان لەگەڵ خۆیان بردووە الامريكان يجون ياخذون عليهم انزالات يجون ياخذون القياديين الامريكان يعني نفسهم هم سيد ياخذونهم ئەو ئینزال جەویانەی ئەنجام دران لەلایەن ئەمریکەکانەوە ئاهاتن و سەرکردە ئەمریکەکانی نێو داعش و چەکدارە بیانیەکانیان دەبرد بۆیە ئێستا چەکداری بیانی لە نێو حەویجەدا نەماون و متمانەیان پێناکرێ ئەوانەی کە گرنگیش بوون ئەمریکەکان بردیانیان یەکێکی دیکە لە داعشە تەسلیم بۆکان دەڵێ ئەگەر هێزە ئەمنیەکان لێبوردنی گشتی ڕابگەێنن بەشێکی زۆری ئەو گەنجانەی بەیعەتیان بە داعش داوە ڕیزەکانیان جێدەهێڵن و خۆیان ڕادستی پێشمەرگە دەکەن
اقدر اقول لك سيدي نصهم يسلمون الواحد. ئەتوانم بڵێم ئەگەر هێزە ئەمنیەکان لێبوردنی گشتی ڕابگەێنن ئەوە بەشێکی زۆری ئەو چەکدارانەی بەیعەتیان بە داعش داوە ئەو گروپە جێدەهێڵن و خۆیان ڕادستی هێزە ئەمنیەکان دەکەن. سەرباری قسەی ئەو چەکدارانە بەڵام هێشتا بەرپرسانی ئاسایش و پێشمەرگە ئەڵێن بە گومانن لە هاتن لە ژێردەستی داعشەوە بە ناوی هەڵاتن و تەسلیم بوون. ئەوان دەڵێن دوور نییە کەسانێکی دڵسۆزی داعش لە پەنای ئەو کەسانەدا خۆیان بشارنەوە و کاری توندوتیژی ئەنجام بدەن. لەم چەند ڕۆژەی ڕابردوو هەستمان بەوە کرد کە خەڵکێکی وا لە ڕێگەی سەرچاوەکانوانە کە پێمان گەیشت دەیانوێت داخلی شاری کەرکووک بن بە مەبەستی دروستکردنەوەی شانەی نووسویان بۆ ئەنجامدانی کردداری تیرۆریستی و خۆیان تێکەڵی هەندێک هاوڵاتی ڕاکوردی ئەو سنوورانە دەکەن. ئەوانش دیارە مەجالیان داوە بە هەندێک هاوڵاتی کە لە نێوان خەتەکانی تەماسەوە بێتە ژوورەوە بۆ ناو هێزی پێشمەرگیان بۆ سنوورەکانی ژێر دەسەڵاتی پارێزگای کەرکووک لەوانەیە مەبەستی سەرەکی ئەوە بێ. لەلایەکی ترەوە شێخ ئەنوەر عاسی سەرۆکهۆزی عوبەید لە بەیاننامەیەکدا داوای لە حکوومەتی عێراق کردووە پەلە بکات لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە چونکە لە ماوەی تەنها 3 ڕۆژی ڕابردوو بە تۆمەتی ڕێگە خۆشکردن بۆ هەڵاتنی هاوڵاتیانی حەویجە 17 گەنجی ئەو قەزایە لە سێدارە دراوە و پاشان سەریان لە لاشەیان جیاکراوەتەوە. دواتر لە دەواازەی گوندی شمێت تەرمەکانیان بۆ چاوترسێنی خەڵک هەڵواسراون. عاسی هەروەها دەڵێ داعش ڕێگا بە کەسوکاری کوژراوەکان نادات بە خاکیان بسپێرن. هەر بۆیە ئەگەر بە زووترین کات حەویجا کۆنتڕۆڵ نەکرێتەوە ئەوە ژیانی بەشێکی زۆری دانیشتوانی ئەو قەزایە ئەکەوێتە مەترسیەوە. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک. دوایەوەی هەریەکە لە بەغدا و هەولێر لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە ئامادەی خۆیان نیشاندا بۆ ڕێکەوتن لەسەر داهاتی